ژیان کورتە، سەردەم سەردەمی معریفە و معلومات. لە ئایندەیەکی نزیکە ئەو کەسەی کە بەپڕی زانیاریەکی تەواوی لەسەر بوارێک نییە ناتوانێ ئەگەر شەهادەکەشی بەرز بێ شتی زۆریش بزانێ جێی نابێتەوە، لە دنیای ئیشکردنە جێی نابێتەوە. کەسێک لەم دنیای ئیشکردنەی ئایندەیەکی نزیک 2-3 ساڵی تر 4 ساڵی هەر ئێستا ژوای لاتووە جێ بێتەوە ئەبێ شارەزاییەکی زۆر زۆر وردی لە شتێکە هەبێ. بۆ نمونە تۆ ئەتەوێ لە شوێنێ وەرت گرن کە لەگەڵ موشتەری قسە بکەیت. باش، ئەو کۆمپانیا بۆچی تۆ تاعینکە؟ ئەو خوی لە ئەستا کەسێکی ئەوێ نێڵێ موشتەرێکی لە دەست دەرچێ قەناعەتی پێ بکە ئەم بەرهەمە بکڕێ و خزمەتی باشی کە موشتەریەکە گلەی لێی نەبێ وەنیە تۆشە تێ لەو بارە باش بی. ئەمە ئەچی بە سەریعی بزانێ ئەم پەیوەندی بە چی هەیە. بۆ نمونەڵی پەیوەندی بە بازارسازیەوە، پەیوەندی بە فرۆشەوە هەیە، پەیوەندی بە خزمەتگوزاری کڕیاران و بەکاربەرانەوە هەیە. ئۆکەی، ئەچی لەم 2-3 بوارە بە سەریعی زۆر زۆر مطالعەکێکی تە ئەوەی ئەڵی من لە بەشێکەمێ ئیشکەم حەزم لەمەیە چۆن شتە فرۆشی. شت فرۆشتن ئەوە نییە دوکانێکە داناوە شتی داناوە، بەوە تۆ ناوی بە فرۆشیارێکی باش. هەر بڕۆ کۆمەڵێ دوکان ئەزانی کامیان فرۆشیارێکی باش. و ئەمە بە تەجروبەی خۆی 15-20 ساڵە دوکانداریە کە تەبیعەتی خۆشە گەشتووە بەمە. ئەی تۆ چی بکەیت؟ تۆ ئەگەر بە شێوەیەکی زانستی مطالعەیەکی زۆرکەی خۆت ئامادەکەی تەمرینکەی بچیتە بەردەم کۆمپانیای خاوەن مارکێتێ خاوەن ئیشێ پێی بڵێ کاکە من پسپۆڕێکی تاوم لەم وارە هەیە، وەرە من هەفتێ بەبێ بەرامبەر ئیش بۆک قەیچێکە خۆبەخشانەیەکش بۆک بە دڵە بوو لا تەمێنمەوە، بە دڵیش نەبوو قەیچێک. تۆ ئەگەر ئەوەندە باوەڕ بە خۆت هەبێ، ئەوەنە شارەزاوی، ئەوەنە معلوماتی هەبێ، هەفتەیە چی؟ کابرا 12 ساڵ ئەخوێنێ، 4 ساڵێکەش ئەخوێنێ ئیشی دەست ناکێ. تۆ قەیچێکە با هەفتەیەک لە مارکێتێکە ئیشکێ، لە دوکانی ئیشکێ، لە کۆمپانیای ئیشکێ. بۆ نمونە گەنجێکی هیوایەتی کۆمپیوتەرە، حەزی لە بواری دیزاین، بۆ نمونە بەرنامەیەکی وەکو ئیلسترەیتەرە هێنی، ئەچی لەو لاوە لە یوتیوب خۆت فێرەکەی. بەڵام خوێنەوارانە دنیای خەڵکمانە ئیلسترەیتەر بەکارێنێ، کەسیشی پێیان نییە. ئەبێ تۆ بدانیشی مطالعەیەکی زۆری مۆزوعی گرافیک و سایکۆلۆژیای ڕەنگ و اینجا وردەکاری و ئەم ئیشانە چۆن ئەکرێ و بۆچی ئەو کۆمپانیایە بەم شێوازە ئیشەکە، ڕەنگەکان معنایان چییە، بە شێوەیەکی عیلمی ورد مێژووی ئەم گرافیکە لە چیەوە هاتووە، ئێستاکە زیرەکی دەستکردچی و بۆ ئەکا مطالعەیەکی زۆرەکەی گوێ لە ڤیدیۆی زۆرا و زۆر ئەگری، وردەکاری لای خۆ دەنووسی، ناوی کۆمەڵی مستەلاح و زاراوە لەبەرەکەی. اینجا دوای ئەوە کۆمەڵی ئیشی جوان بە نمونە دروستەکە. اینجا ئاتی بۆ کۆمپانیایەک ئەڵێی من ئەمێ لەم بوارە ئیشتان بۆ بکەم، شارەزایەکی تەواوم هەیە، بۆ نمونە ئەم بوارە 8 بوارەگرێتەوە، هەریەکێ لەمانە وەرن با من پێتان بڵێم کا وردەکارێکی چییە و بە عەمەلیش پێتانە سەرمێن. برە بە بەخۆبەخشی قەیچەکە من بۆ ئێوە ئیشەکەم بەخۆبەخش. کە تۆ کۆمەڵە ئیشی جوانە کرد هەموو شوێنێڵە فەرموو دانەیەکی کە لەولا چوە 12 ساڵ خوێندوێتی، 4 ساڵیش لە زانکۆ بۆ نمونە کۆمپیوتەری خوێندووە، من ئەوم بۆ چییە؟ من تۆمەوێ کە ئەتوانی ئەم ئیشە بۆ من بکەی کە ئەمەوێ، مەچۆ هەموو شتێکیش فێر ببە. بڵێ وەڵام من ئیترە بێ ڤیدیۆ بزانم، مۆنتاژکەم بزانم، ئەمە بکەم بزانم، ئەوە بکەم. یەکشت بە کۆڵیتێکی زۆر بەرز یەکسەر ئیشت دەسەکە. کەواتە تۆ سەردەمەکە وای لاتوە هەموو شتێک لەبەردەستە، حەیفە کە تۆ قەدری عمری خۆ نەزانی. بەڵام زیرەکانە هەوڵ بە، ئەگەر زیرەکانە هەوڵ نەی تۆ هەموو تەمەنەکەت بەزایە ئەڕوا. بۆ نمونە تۆ تەنانەت حەزەکەی کۆرس بڵێیتەوە، باشە بۆ وتنەوەی کۆرسێک ساڵێ دوان بڕۆ تەجروبە پێیاکە، کتێبێکی زۆر بخوێنەرەوە، وەرە بزانە کۆرسێک چۆنە وترێتەوە،
نمونەیەکی جوان بڵێرەوە بینێرە بۆ مەعهەدێک بۆ ئەکادیمیایەک بۆ شوێنێک لە سۆشیال میدیا کۆرسێکی بێ بەرامبەر مینی کۆرسێکی بەسیط لە یوتیوبەوە لە تیلیگرامەوە لە چیەوە زیرەکانە بزانە چۆن ڕێکلایم بداینە بۆ خەڵک با خەڵک ئیسفادەی لێ بکە اینجا ئەو کاتە کە خەڵک ئیسفادەی لێ کردی بۆ نمونە ییت کۆرسێک گەڵیتەوە ئەڵی مامۆساوات منەمێ ئەم کۆرسە لە ئاوات ئەکادیمیەوە بفرۆش من ئەگەر بزانم کۆرسەکەی تۆ عیلمیە وردەکاری تیا بەکار هاتووە لەوەچێ تۆ بتانی کۆلیتیەکەی لە کۆرسەکانی من باشتر بێ معلوماتی زیاتر بی وردەکاری بکەی بۆ چکە من ئەمە ئیشمە کێشەم کۆمەڵی وردەکاری نییە تۆ یەکەم جارتە ئەوێ ئەوەندە وردەکاری بکەی کە بیبینم وەڵام ئیشێکی جوانی کردووە کەواتە مەسەرەن کتێب نووسین تۆ بیری لای خوێنەرە باشە خۆی من نامانێت تۆ ببی بە عەلامە لە هەموو شتێ بزانی ئەو ساوا بووە ئەو سام بۆ نمونە هەر لە کوردستانی خۆمانە و توانە مەلای 12 عیلم بەس لەسەر زمانی عەرەبی جگە لە علومە شەرعیەکان 3 عیلمی بەس لە بەلاغە خوێندووە یعنی معلوماتێکی زۆر عیلمێکی زۆر ئەو هەموو ساڵە لەم لادێ چۆ بۆ ئەو لادێ لەم شار چۆ بۆ ئەو شار لە مەدرسە چۆ بۆ ئەو مەدرسە ئیجازەی وەرگرتووە اینجا ئەو هەموو شتە اینجا ئەچێ خۆت بە ئەیە کابراش ئەچە لە بەردەمای گوێ لێ ناگرێت لەبەر فەرزەکەش نەوایە ناڕۆژ ئەمە کارە ساتە ئەمڕۆ دنیا گۆڕاوە دانەیەکی تر هیچ عیلمی پێ نییە هەل لە خۆی قسەکە لەسەر دین هەمووی گوێی لێگرێت ئەمڕۆ سەردەمەکە ئەوەندە خراپ بووە بەڵام تو ئەتوانی ئیسفادە لەمە بکەی بە شێوەیەکی باش چۆن یەک شت بێنە با بڵین تەنانەت بواری هەر بوارێک بڵین کەسێک دنیای عیلمی خوێندووە بەڵام لەو بوارە هەمویان بێنە یەکی 4-5 کتێبان خوێندوێتەوە تۆ لەو بوارە 200 کتێب خوێنەرەوە 300 کتێب خوێنەرەوە لەو بوارە بڕۆ 10-15 دەفتەر پڕکەرەوە اینجا ئەو هەموو شتە نەکردووە یەک نامیلکەی بەقوت بنووسە یەک دانە مەرجە مجەڵەتمان بۆ بنووسی شتێ بنووسە من ئیسفادەی لێ بکەم با مەقالەیەکی بچووک بێ با نامیلکەیەکی بچووک بێ بەڵام نامیلکەیە بنووسی لە هیچ کتێبێکە ئەو بۆ وردی و جوانی ئەو مۆزوعە باز نەکرا ئەمڕۆ سەردەمی ئەوەیە لە ئەمریکا گەنجی وا هەیە 1-2 ساڵ بە هیوایەت خۆی مانوو کردووە لەگەڵ یەک شتە یەک شتی بەسیط یەک PDF ئەم PDFە 9 ملیۆن نەفەرێک کڕێ یەکی $1 بۆ ئەو بێت بە ماوەیەکی کەمە بە خاوەنی 50 دەست ئێمە هەمووی فکرێکەم پێتیاڵێ ئەتوانی تۆ مەیە مەسەرەن بە ڕوویدەمم لە گەنجێکی تەمەن کەمە کە بەشداری ئەم پرۆژەی منی کردووە و شتەکانە بینێت تۆ مێ سەیری ئەوە بکەی بڵێ مامۆساوات بۆچی کۆرسێکی لەسەر NLP کۆرسیە لەسەر هیپنۆتیزم کۆرسیە لەسەر ئەوە زەمانێک هیچ نەبوو ئێمە شەو ڕۆژ مطالعەمانە کرد شەو ڕۆژ شت فێرە بووین ئێستا کە ئەکادیمیاکەم هەیە ئەو شتانی پێشتر بە کۆرس هەمووی وتوەتەوە هەمووین بە کۆرس وتوەتەوە کتێبی وا هەیە لێرە یەکجار وتومەتەوە پێشتر 20 جار لە هۆڵا وتومەتەوە وتومە تازە گەشتومەتە ئەم تەمەنە بەخوای تر لەوە چێت 2 ساڵیکە 3 ساڵیکە تاقەت نەبێت دەرس بڵێمەوە با ئێستاکە بڕۆم یەک جاریکە بیڵێمەوە ڕیکۆرد بیکەم بەڵام ئەگەر لەم سەردەما من گەنجێکی 20 ساڵان بوومە خۆوام ناکرد کەواتە وەرە لە یەک شتە زۆر ڕۆ بچۆ بەڵام تۆ بێ دەوروبەرەکەش بناسی دەوروبەرەکە بە چینێکی کورت یعنی بۆ نمونە لە هەموو شوێنێکەوە بستێ بچۆ خوارە بەڵام لە شوێنێکە وازی دەمێنێت تا ئەگیتە ئاو تۆ کێڵگەیەکی هەیە هەموو شوێنێکی کێڵگەکەت یەک بست هەڵە کۆڵیت و ئەیکێڵیت و ئەمانە بەڵام ئەتێ بگاتە ئاو ئەبێ وازی لێ نێنی هەر بەردەوام تا ئەیگەێنیت ئاو اینجا تۆ ئەتوانی مەزرعەیەکی باشت هەبێ و بەو بیرە ئاوی بیت